دوو میوانی زۆر ئازیز و تایبەت و خۆشەویست لەناو هەموو گەلی کووردا لێرە ئامادەن لەگەڵمان پێمان خۆشە پێتان ڕابگەێنین ئەو دوو میوانە بفەرمونە سەر ستێج کە ئەویش هونەرمەندی بەناوبانگ ماهر حەسەن و ئەحمەد جۆڵا با بفەرمون بە چەپڵەیەکی گەرم. سپاسی هەمووتان دەکەم کە ئەم گەورەیەتان بە ئێمە بەخشی و من دەستخۆشیەکی زۆرم بۆ ئەم زانکۆیە کە ئەمە دووەم ساڵە فستیڤالی گۆیژە کەرنەڤالی گۆیژە دروستەکان من لێرە و دەستخۆشیان لێکەم کە لە بانگێشەکانە حسابیان بۆ هەموو چین و توێژێ کردووە وەک دکتۆر زۆشتی بۆ باس کردین کە لەخوا بەزیابێ زانکۆیەکی زۆر زۆر سەرکەوتووە و زۆر خەڵقیشی پێگەیانەوە. من لێرەوە سوپاسی دکتۆر عەلی قەرەداخی دەکەم کە بەڕاستی جێدەستی دیارە و زۆر زۆر سوپاسی. ئامادەبوانی بەڕێز خوێندکار ئازیزەکان مامۆسایانی بەڕێز چاوتان ماچەکەین کە ئەو شەرەفەتەمە ئێمە بەخشی کە ئێمە ئامادە بین و لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست هابین. ئێمە زۆر سوپاسی و مامۆسا ئازیز و خۆشەویستانەیەکەین کە بەڕاستی ماندوو دەناسانە هەوڵیان ناوە کە جیلێکی جوان جیلێکی پێشکەوتو جیلێکی سەرکەوتو پێشکەش بەم کۆمەلگایی ئێمە بکەن. ئێمە پیرۆزبایی لە خوێندکارە ئازیزەکانەکەین دەستخۆشی لە دکتۆر ڕەوڤەکەین و هەموو ئازیزانی کەوا لەم کەرنەڤاڵە هیلاک بوون. ئەمەش بۆ ئەوەیە کەوا خوێندکارە ئازیزەکان تەنها لە چوارچێوەی ئەو دیواری کە تیا ئەخوێنن هەر ئەوە نەبێت تەنها مەسەلەکە خوێندن بێت بۆ ئەوەی ڕێسێ وەرگرن بۆ ئەوی بتوانن ئەوانی ساتێکی خۆش لەگەڵ ئەم کەرنەڤاڵە بەسەر بەرن دەستیان خۆش بێ. واسام ئەمە دووەم کەرنەڤاڵەکە سازیان کردووە. ومێدەوارین هەموو ئازیز و خۆشەویستانە خوێندکارە بەڕێزانە لە ئایندا ببنە کەسێکی بەسوود بۆ کۆمەلگاکەمان چاوتان ماچەکەین و سەرکەوتوو بن. سوپاس. ئەنجا من حەزەکەم بۆ ئەم میوانە خۆشەویستانە و ئەم تیپی مۆسیقایی لێ بوو حەزەکەم نوکتەیەکی بچکۆلەتان بۆ بژێڕەوە. زمانی بەرنامە بوو ئێمە بڕگەیەکمانە بوو بڕگەی شایخانەکەیان پێوت هەر جارە تیپێکی مۆسیقا و گۆرانی بێژێکمانێنە. من زۆر جار کوڕێگەی و کاکە بم بە بۆ بەرنامەیە من دەنگم زۆر خۆشە و ئەمانە وەڵحاڵ قەنەعەتی پێ کردم بە کاک مستەفا وتم کاکە ئەم جارە گۆرانی بێژمێنن منەیێنم ئێوەتیان زۆر چاکە. وەڵای تر گۆرانی بێژم برد و کاک مستەفا وتی تاقی کردوتەوە جاوت و چی خۆمە پیر نییە لە بازار بەتاقی من لە بازار وێنم ئەوتی کاکەوانیە تۆ بواە مەقامێکی بەرزی لە ژێرەوە پێ بوو دەجای وتم هەر مەقامی بەرز لە ژێرەوە ناوترێ. وەڵحاڵ مەی خۆم گۆڕی ئەمانە و وتم ئادەی کاکە بزانم تۆ دەمی خۆشە. وەڵام تیپی مۆسیقاکە لەگەڵ یاڕۆی گۆرانیەکی و دەنگی زۆر ناخۆش تازە یانی هەر لای برادرانش ئیحراج بوو. وتم کاکە ئەزانین تۆ دەنگی زۆر ناخۆشە و جاوتی کاکە ئێوە بەچی ڕازیە بن ئێوە دوو کاکە بۆ ڕازی بێت دەنگی ناخۆش ئادەی تۆ شتێکی ترم بۆ بڵێ وتی ئەمە ئەڵێم بەس مەڵێ ناخۆشە لە خۆتەوە. وتم کاکە ئەوەی لەوەی تر زۆر ناخۆشتن. وتم تۆ بۆ پەنگێ بە من ناخر معقولە کەچی بڵێکی باشە ئاخ ئەگەر سەعاسیە وتم قابلە سەعاسیە بیبی بە فیدەرید و دەمێ خۆش بێت. زۆر زۆر سپاس ئەوم بۆیەوە. لەسەرەوەی مامۆسا ڕەوف کە باسی بەهارێ کردوەتی هەر بتوانە ئەگەر بارانی بەهار لێو با گەورەیە بیت. ئێمەش لەگەڵ کوڕێکی ژنبرامان بچوین بۆ خوازبێنی کچێک کە چوینەوەمانەوە قاچێکی لە منەوە وتیەوە کچەکەیە نیژوتم تا ئەمە زۆر مناڵە. وتی بابە تۆ ڕاوەسە بارانی دوو بەهار لێی بە. وتم بابە خۆ تا ژیانە ماتوین بۆ سەیری ئافرەت و بۆ خوازبێنی خۆ ناتوین نەرم کڕی. سەرکەوتوو بن هەمیشە لە خۆشییابن.